لێ دووکێژی فەرمانبەر بایکۆتا دامێکە لە کارگەها ژێک جوداکەنا گلێشی کارگەها ژێک جوداکەنا گلێشی لە دووکێ بایکۆتا دامێکرۆ ئەوانشی دروشمێن ژێک جودا هەنە ئەبروکی ئەف خڕڤبوونە ئەنجامدا بۆ ئەبروکەوە بایکۆتا دامی خودی راتب نینە ئەvە شەشەی و حالمە ئەvە بەس هەویەوەنەمای ئەوژی خودی دڕۆژدینە ئەوژی نامینی مادەم پارەنێ دوێژی ئاوێژین کاچا ئەم شولێ گلێشیت کەین دوێژی وا ساڤژی ناو گلێشی بزانین لە هەولێرێ بایکوتکردنا چ داوام هاتیەکردن li bajarê Hewlêrê jî ji bo roja pêncê berdewamiya xwepêşandan û baykotkirinê hebûye. Mamosta û fermanber û pizîşkan çendîn beyanname derêxistin û ji hikûmeta Herêma Kurdistanê dixwazîtin pêdaçûnê li ser sîstemê nû yê mûçey biketin. û her wesa Êketiya Zanayên Îslamî jî beyannamek derêxist û ji hikûmeta Herêma Kurdistanê dixwazîtin di berjewendiya welatiyan da projeyên xwe derbêxîtin. ئێستاش ئەچینە لای مەریوان لە کەلار چی دەگوزارێتن؟ بەڵێ ئەیاز لە سنووری گەرمیان مانگرتن و بایکۆتکردنی دەوام لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بەردەوام و ئێستاش لە بەردەم بەڕێوەبەرایەتیەکەیان داگربوونەوەیان کردووە و لیستی نوێی موشەڕەتەکەنەوە و کارمەندانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان و کارمەندانی بەرگری شارستانی بەردەوام لەسەر بایکۆتکردنی دەوامکردنیان بێ و خۆپشاندان بکەن بەڵام بەڕێوەبەرایەتی و کارمەندانی هاتوچۆی گەرمیان بەردەوام لەسەر دەوامکردنیان و دەوام ئاساییە لەو بەڕێوەبەرایەتیە ئەمە جگە لە وەشلایەکی تویشەوە لە بەردەم قوتابخانەی لیلا قاسم دەستەی داکۆکی لە مافی مامۆستایان ئەوەی خسوەتە ڕوو لە بەیاننامەیەکدا کە درێژە بە بایکۆت دەدەن و لیستی نوێی موچەی مامۆستایانیش ڕەتەکەنەوە لەلایەکی تویشەوە ماوەی سێ ڕۆژیشە دکتۆر و کارمەندانی تەندروستی لە سنووری گەرمیاندا بایکۆتی دەوامیان کردووە بەبێ ئەوەی هیچ خۆپشاندانێک بکەن و بەڵێ ئێستا ئەچینە لای بژار لە سلێمانی چ باسە بەڵێ سپاس مەریوان دیارە هاوشەوی ڕۆژانی ڕابردوو ئەم ڕۆژ لە شاری سلێمانی لە چەندی شوێنی جیاواز و فەرمانگەی جیاواز خۆپشاندان کرا لەلایەن هاوڵاتیان و فەرمانبەرانەوەوانێ بەڵام ئەمڕۆ دیارترین لە خۆپشاندانەکان و دەنگی ناڕەزایەتەکان دەنگی کەمەندامان بوو لە سنووری پارێزگای سلێمانی دیارە سەرجەم ڕێکخرا و کۆمەڵەکانی کەمەندامان وە کورتەباڵایان و بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی دیکە خۆپشاندانیان کردووە داوای مافی ڕەوای خۆیان کرد کە موچەکانیانەوە ناڕەزایەتیان سەبارەت بە سیستەمی نوێی موچە دەربڕ بەڵێ وریا دیارە ئەمە کێشۆمەعانات و داواکاریەکانی بەشێکی زۆر لە کەمەندامان و کورتەباڵایانە لە سنووری پارێزگای سلێمانی من دێمە لای تۆ تاوەکو بزانین لە هەڵەبجە چ باسە بەڵێ بژار لە هەڵەبجەش هاوشێوەی سلێمانی فەرمانبەران بایکۆتی کارەکانی خۆیانیان کرد و مامۆستایان نەچوونەتەوە هۆڵەکانی خوێندن و ژمارەیەک لە هێزە ئەمنیەکان بایکۆتی کارەکانی خۆیانیان کردووە و لەگەڵەوەشدا هێڵەکانی ئەنتەرنێت لە هەڵەبجە گرفتی تێکەوتووە و چەند کات ژمێرێکیش کارەبای نیشتیمانی کەم کراوەتەوە ئێستا دەچمە کۆیە خالید لە کۆیە چی دەگوزارێت؟ بەڵێ وریا ناڕزایەتی خۆپشاندانەکان لە سنووری قەزای کۆیە بۆ چوارەمی ڕۆژ بەردەوامە بەڵام ئێستا ئێمە لە ناحیەی تەختەقین کە یەکێک لە ناحیە گەورەکانی سنووری قەزای کۆیە لێرە مامۆستایان و خوێندکاران و فەرمانبەران و هاوڵاتیان لە سنتەری ژار کۆبوونەوە سەبارەت بە بڕیارێکە حکوومەت دەریکردو ئەوان بە هەموو شێوەیەک دژی ئەو بڕیارن و لە ئێستادا بەشێک لە خوێندنگاکانی ئەم ناحیە بایکۆتی دیاکرا و خوێندکار و مامۆستایان هاتوونە دەرێ و لێرە ئەوەی کە باسی گەن بە زیاتر باسی نەوتەکرێت چونکە لە سنوورەکەدا یەکێک لە کێڵگە گەورەکانی نەوت لە سنووری ناحیەی تەختەقە ڕزگار دێمە لای تۆ ئەگە بتوانانی پوختەیەک لە ناڕزایەتی و بایکۆتکرد چەمچەماڵمان بۆ بخەیتە ڕوو بەڵێ خالید وەکو ڕۆژانی ڕابردوو هاوشێوی بەشێک لە شار و شارشەکانی تری کوردستان لە قەزای چەمچەماڵیش نیگەرانەتی و ناڕزایەتەکان لە بەرامبەر سیستەمی نوێی موچە بەردەوامی هەیە دوای ئەوەی مامۆستایان بایکۆتی پیشەکەیان کردو بەشێک لە کارمەندانی تەندروستی هاوشان لەگەڵ ژمارەیەک لە بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانی سنوورەکە بایکۆتی دەوامیان کرد دواترین نیشان هێزەکانی ناوخۆ بە پۆلیسی مەحەلی و پۆلیسی دارستان و پۆلیسی هێزی چالاکە مەدەنیەکان بایکۆتیان کرد و گربوون و ناڕزایەتیان ئەنجامدا لە ڕۆژانی ڕابردوودا ئەمڕۆ مامۆستایانی ئاینیش دەنگی خۆیان خستە پاڵچین و توێژە جیاوازەکان و گربوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا من ئەچمە ڕانێ بۆ لای هەنگاو دوایین زانیاری و باسەکان لە ڕانێ چۆن بوو ئەمڕۆ بەڵێ ڕزگار من ئێستا لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ڕاپەڕینم لە دوایەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەک لە کارمەند و ئەفسەر گربوونەوەیەکی ناڕزایەن لە دژی ئەو سیستەمە نوێی موچە ئەنجامدا و هاوکات بایکۆتی دەوامیشان کرد بەڵام ئەمڕۆ لە دوای کۆبوونەوەیان لەگە بەڕێوەبەر بڕیاریاندا بۆ ماوەیەکی کاتی بەشێک لە کارمەندەکان بگەڕێنەوە سەر شەقامەکان بەڵێ بایکۆتکردن و مانگرتنی مامۆستایان و کارمەندانی تەندروستی لە سنووری ئیداری ڕاپەڕین بەردەوامی هەیە عومەر لە سەی سادق چی دەگوزارێ؟ بەڵێ هەنگاو لە سنووری قەزای سەی سادقیش فەرمانبەران و کارمەندانی تەندروستی و وەزارەتی ناوخۆ بەردەوامن لە بایکۆتکردن و ناڕزایەتی دەربڕین بەڵام ئەمڕۆ جیاواز لە ڕۆژانی ڕابردوو هیچ گردبوونەوە خۆپشاندانێک لەسەر شەقامەکان ئەنجام نەدرا و تەنها لە شوێنەکانی خۆیان دەستیان کردو بە بایکۆت و مانگرتن لە قەزای کفریش خۆپشاندان و ناڕزایەتی بەردەوامی هەبووە
ئێستا دەچینە لای دیار و زانیاری زیاتر لە وەردەگرین. بەڵێ عومەر لە کفریش مانگرتنی بەشێک لە فەرمانگەکان بەردەوامی هەیە دیارە ئەوەی کە لە پشتمەوە دیارە نەخۆشخانی شەید خالد گەرمیانێ لە کفری کە کارمەندان و پزیشکان بە هیچ شێوەیەک نەخۆش بەڕێناکەن و لە هەمان کاتیشدا ماوەی زیاتر لە 15 ڕۆژە مامۆسانی سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی کفری بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. لەگەڵەوەشدا ئەمڕۆ قایمقامەتی قەزای کفری لەگەڵ بەشێک لە حەزب و لایەنە سیاسەکاندا کۆبووە بە مەبەستی دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم قەیرانی کاڕووی لە هەرێمی کوردستان بەگشتی کردووە و کفری بەتایبەتی. من دەچمە سۆران عەبدۆ ڕۆستایی لەوێ چی دەگوزەرێ؟ بەڵێ دیار هاوشێوەی بەشێک لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان ئەمڕۆژ لە شارۆچکەی سۆران ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕۆژنامەنووسان یاداشتێکی ناڕزاییاندا نووسنگەی پەرلەمانی سۆران بۆ مەبەسا ئێمە دەمانەوێت یەکێک لەو بەشداربووانە وەرگین. ئێمە بەڕاستی بە هەموو شێوێک ئەم لیسەڕەتەکەینەوە چونکە پێمان وایە ئەمە لەگەڵ بارودۆخی ئابووری فەرمانبەران و موچەخۆران ناگونجێت. هاوکات دوێنێش بەشێک لە پزیشکانی قەزای مێرگە سۆر و چۆمان و سۆران بۆ ماوەی چەند کاتژمێرێک بایکۆتی دەوامیان کرد. عەبدۆ ڕۆستایی NRT شارۆچکەی سۆران.